بەڵێ خۆشەویستان ئێمە درێژە با پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەدەین ئەچینە لای تەوەری سێەممان لا تەوەری سێەم لە هەواری شار شەتڵگەیەک بۆ پەرەپێدانی نەمامۆڕۆکەکانی نێو هەواری شار دەکرێتەوە و هەروە هەواری شار لە شاری سلێمانی دەست بە نۆژانکردنەوە دەکرێت و کۆمەڵێک پرۆژە بۆ خزمەتکردنی باخوڕوەکەکان لە هەواری شار دەخرێتە ڕوو جا ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین هەر بۆیە هاوکارمان تەرزەمان لەگەڵا ئەبێت بۆ گواستنەوەی زانیاریەکان بە شێوەیەکی ڕاستەخۆ تەرزە سڵاو لێبێت. بەڵێ سلااو لە ئێوە تاوی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن بەڵێوەکو خۆتان ئاماژەتان پێکرد پارکی هەواری شار نۆژان دەکرێتەوە بەڵام پێش ئەوەی کە بچمە لای میوانەکانم ئەمێ ئاماژە بەوە بکەم هەمیشە ئەو شوێنانەی کە جێگایەکن بۆ حەوانە و شوێنی ئارامی هاوڵاتیان هەمیشە پێویستیان بەوەیە ناو بەناو نۆژان بکرێتەوە هەم لە ڕووی تەواوی خزمەت گوزاریەکان لە ڕووی دابینکردنی زۆرێک لە دار و نەمام و گوڵ و هەندێک لە خزمەت گوزاریە پێویستیەکان کە تایبەتە بە خودی نێو پارکەکان بێگومان بە خۆشحاڵیەوە تیمە تایبەتیەکان هەڵدەستن بەوەی کە زیاتر کار بکەن لە پێناو خزمەتکردنی زیاتری پارکەکان و بۆ ئەوەی کە شوێنێکی حەوانە و تایبەتیش بۆ هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان و هەم تەواوی گەشتیارانی خۆشەویستیش زیاتر دابین بکەن بە خۆشحاڵیەوە پارکی هەواری شار نەک ئەم ساڵانە لە مانگی 6 2016 کە پارکی هەواری شار بەڕووی تەواوی هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیارانی خودی سنووری کوردستان و تەواوی شوێنەکانی تر و گەشتیارانە کراوەتەوە ئەبینین بە خۆشحاڵیەوە تیمە تایبەتیەکان هەستاون بەوەی کە بەردەوام جێگە تایبەتەکان یاخو زۆنە تایبەتەکانی نێو پارکی هەواری شار نۆژەن بکەنەوە و لە هەمان کاتە تەواوی لایەنی ئەمنی و ئەو بابەتانی کە پەیوەستە بە خودی نێو پارکەکان و بە تایبەتیش پارکی هەواری شار لەبەرەوەی جێگاکەی وا ئەخوازێت لە زۆر جێگەوە هاوڵاتیانی خۆشەویست ڕوویتی ئەکەن و با بڵێن ڕووبەرێکی بەرچاویشی فراوانی هەیە بۆی ئێمە دەستخۆشی تاومان هەیە بە ئەو تیمانەی کە هەمیشە باخ و نەمامە دارەکانی نێو پارکەکان بە سەوزی و بە جوانی ئەهێڵنەوە بۆ ئەوەی زانیاری تەواوتیش وەرگرین لەسەر تەواوی نۆژەنکردنەوەی پارکی هەواری شار پێم خۆشە بچمە لای میوانی کەمی پرۆگرامەکەم زۆر بەڕێز کاکفەرەی دۆن عومەر حسێنم لەگەڵا بێت کە بەڕێزیان بەڕێوەبەری پارکی هەواری شار و ئەنداری کشت و کاڵیشن کاکفەرەی دۆن سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی هەربا لەوە دەست پێ بکەین من دەست پێک بات نۆژانکردنەوەیە زیاتر خزمەت گوزاری و ئەو پرۆژانی کە لە خۆک دێت زیاتر چین زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە ڕوونکردنەوەی لەبارەی ئەم هەوارە جوانە بۆ بینەرانی زیزی کورسات بڕوون بکەینەوە ئێمە خۆی وەکو دو ساڵانە وەکو ئیشی خۆمان هەموو ئیشی کاری ڕۆژانە لێرە ئەکرێ بەڵام ئەم ساڵ نیازمان هەیە لە بەرنامە و پلانمانە هەیە کە بەڕاستیش ئەم شوێنە لەبەرەوەی شوێنێکی گشتیە شوێنێکی خۆڵێکی زۆر توێیەکەن لەبەرەوە دائیمە پێویستی بەوە هەیە کەوا شوێنەکانی ئەو شوێنی تێکچوو بێ ئەو شوێنی پێویست بێ نێژەن کرێتەوە ئیسا هەر بۆ وێنە جادە ڕئیسیەکان شەقامە ڕئیسیەکان 4000 متر بیهارتۆنمان دەست پێ کردووە لەو شوێنانەیە کە تێکچوون و هەر بەردەوامی ژەبین دایمە ئەو شوێنانە کە بزانین ئاسنگ دروست بووە یاخود بەرەو خراپی ئەڕوا چاکەکەینەوە منزومەیەکی کارەبای زۆر تایە بەڕاستی بکە بە دائیمی ئێرە کارەبا ڕووناکی هەیە ئەوەش هەموو ئەو شوێنانە ئەو گڵۆپانە ئەو کە پێویستی بە گۆڕین هەبێ پێویستی بە چاکردن هەبێ مووی چاچانەکەینەوە اینجا ئێمە زۆر بەڕاستی جۆ لە تێبینی هاوڵاتیان نەگرین تێبینێکی زۆر هەبووە کە بە پێمان گەیشتووە لە بەس شوێنە بە تایبەتی شوێنی پاک و خاوێنی و مەخسەل و تەوارێتەکان ئەوە ئێوە لێرەوە ئەتوانین بە هاوڵاتیان ڕاگەین کەوا بە تەواوەتی نۆژەنی ئەەکەینەوە و ئەم ساڵ ئەوە بە تەواوی چاچیانەکەین و لە بەرنامانێ ئەگەر بکرێ هەندێکی تازەش دروست بکەین بەڵام کۆنەکان هەمووی بە تەواوەتی پاکەکەینەوە ئەکەین بە شێوەیە بێت کە شایەنی ئەم هاوارە جوانە و خەڵکە خۆشەویستەکەمان بێ هەموو کارەکان تاان اینجا بینە سەر کاری سەوزایەکان کە ئەوە زۆر مهمە لەبەرەوەی جوانی ئەم هاوارە خۆ دەزانی بە سەوزایەکەوەیە ئێمە ئێستا دەستمان پێ کردووە بەڕوانەوەی هەموو ئەو دارانەی کەوا تێکچوون خراپ بوون نەماون فەوتاون هەم تەبەن بە پێی زروفی یاخود جەوی بێ یاخود نەخۆشی بێ ئێستا ئەوانە هەمووی ئەگۆڕین هەموو درەخت و گوڵ و هەموو ئەو شوێنانەی کەوا سەیرەکەین پێویستی بە گۆڕین هەیە پێویستی بە چاکردنێ پێویستی بە هەڵپاچین هەیە هەڵپاچین و کاری کشت و کاڵی تیاکەین خۆشبەختانە نەمامگەیشی زۆر جوانمان هەیە کە ئەوەش پلان و دەرخستەمان بۆ حاضر کردووە کە بیکەین بە نەمامگەیەشی مۆدێرینی جوان کەوا بتوانێت تەواو بەرهەمێکی تەواوی
دار و درەخت و سەوزایی هەم بۆ هەوارەکە هەم بۆ شوێنە گشتەکانی شاریش هەم یارمەتی شوێنەکانی شارەوانیشی تیا بکەین بە خۆڕایی بین بە خەڵکەکان. کاک فەریدون وەک لە وێنەکان ئایبینێ گەر بەڕێزت بیتە لای منەوە بۆی کاک سەنگەر بتوانێت بەشێک لە دیمەنەکانمان بۆ بگوازێتەوە کە بەشێک لەو تیمە تایبەتە ئەو کرێکارە ماندوونە ناسانە دەستیان خۆش وێ ماندوونە بن لەگەڵ جەنابتانە کە ڕۆژانە لێرەن سەرقاڵی بەشێکی زۆر لەو گوڵ و نەمام و درەختانن کە پێویستیان بە خزمەتگوزاری زۆرترە ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو شەتڵگەی کە هەتانە بۆ ئەوەی کە نەمام و ڕۆکی زیاتری تیا هێنکەن بەرهەمبێ و ئینتاجی زیاتر بکەن و بیشی ڕوێنن زیاتر پشتان بەستووە بە خودی شەتڵگەکانی نێو پارکی هەواری شار و ناوخۆی کوردستان ئەمە جێگەی خۆشبەختیە چۆن بیرتان کردەوە کە زیاتر پشت بەستن بۆ شەتڵگانی کە تایبەتە بە ناوخۆی کوردستان بەڕاستی ئیساکە تۆ ئێمە ئەو کارمەدانی کە لێرە ئیژەکان زۆر زۆر لە کاتێک ئیشی خۆشیانەکەن بەڵام زۆر ماندوونە ناسانە و خۆبەخشانە ئیژەکان جێی دڵخۆشیە ینی جوانی و شوێن دەستیان زۆر بە جوانی دیارە ئێمە ئەو نەمامگەیە لەبەر ئەوەی خۆ دەزانی بە نەمام و گوڵ و ئەم جۆرەشتانە ئەگەر ئێمە هەمووی لە دەرەوە یا لە شوێنی کە بێنین بەڕاستی پارێکی زۆر زۆرەکەوێ میزانێکی زۆری ئەوێ دەرخستێکی زۆری ئەوێ بەڵام لەم کاتەیە کە خۆ دەزانی قەیرانی دارایی لەوەتی دروست بووە ئێتر بیر لەوە کراوەتەوە کە پێویستەکە ئێمە یعنی بەڕاستی ئاعتمادکەینە سەر خۆمان بۆ کادری باشمان هەیە و نەمامگەکەشمان هەیە لەبەر ئەوە ئێمە ئەو نەباتانە و ئەو دارانە و ئەو هەچی لێرە بەکاری هێنین هی خۆمانە ئینتاجی خۆمانە لە شانساق بێت لە کادیرەکانی خۆمان ئینتاجیان کردووە. ئێوە ڕۆژانە چەند زۆنێک خزمەتگوزاریەکانی زیاتر گرنگی پێیان با بڵێن هەر ڕۆژە و تایبەتە بە زۆنێک زیاتر خزمەتگوزاریەکانیش تەنیا لە پارکەکانە کارەکان تاو کراوە یاخود لە بەشی با بڵێن مشتەمەلات شوێنی دەستشۆرەکان یان لە ڕووی ئەمنیەوە کە ئێوە پێم وا بێت تیمێکی تایبەتانێ شەوان ئەگەر هاتوو هەر کەسێک خوانە خواسە کارێکی نەشیاو بکە ئێوە لە ڕووی ئەمنیشەوە ئەمەتان پارێزگاری لە کردووە ئەمە پارکەکە تەمەن کراوە تقریبا 37 زۆنە ئێتە ئەم زۆنانە ڕۆژانە هەر زۆنە و کرێکاری خۆی هەیە و سەرپەرشتیاری لەلایەن کشتتوکاڵیەکەوە ئەکرێ بەڵام سیرەکەی زۆنی وا هەیە زیاتر پێویستی پێبێ یاخود هیلاکترە یاخود ئیشی زیاترەوێت لەو کامەیە مەسەن هەوتا حملەی بۆکەین وەکو ئەگەر ئەچینە ئەو زۆنە یاخود سیستەمی ئاودێریەکەمان ئەگەر بزانی نەقسێکی تایە ئێمە بەشێکی ئاودێری زۆر ئەکتیڤمانەیە ئەوانیش دایمە هاوکارن لە پاکردنەوە و لە سەرپەرشتیکردنی سیستەمە ئاودێریەکە بۆ ئەوەی لە کار نەوەستەیە. ئەوە ئیشی ڕۆژانەیە کە ڕۆژانە ئەو ئیشانە ئەکرێ و کاتی حملەشمان هەیە بەڕاستی ئێستا بۆ ئەم ساڵ ئەگەر خوار بێ نیازمان هەیە دەوری 2300 دۆنم بە حملەیەکی ڕواننی داری تیا بکەین کە ئەوەش بە تەواوەتی تەکمیلەی سەوزایی هەوارەکە ئەکا ئینشاءڵڵا. جیاوازی پرۆژەی نۆژەنکردنەوەی پارکی هەواری شار ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردووە چۆن ئەیبینی پێما بۆی لە ڕووی دابینکردنی ئاویش لەم وەرزەیە تۆزە گرفتان بۆ دروست ئەکات. وڵی لە چاو یانی هەموو ساڵی ئیش کراوە بەڕاستی ینی من خۆشبەختانە کە هاتوومە تێرە دایمە ئەوە وتووە دەستخۆشیم لەوانی پێشخۆم کردووە کە بەڕاستی توانیوانە هەتا ئەم حەدەڕایان کردووە ئێمە ئەگەر بتوانین لەم حەدە بەرەو پێشتری بەڕین هەر زۆر چاکە ئێستا ئێمە بەڕاستی بەنامەکەمان وا کردوکەوە نۆژەنکردنەوە و هەچ نەقسێک هەبێ هەمووی چاکەین بۆ ئەوەی لە موسمی تازەیە بەڕاستی خەڵکی خۆمان شایانی ئەوەن کە لە شوێنێکی خۆشی وەکو ئەم هاوارە ئیسراحەت بکەن و ڕۆژانان بەرنەسەر. کاک فەریدون هیچ جێگەیە یاخود هیچ زۆنێکەیە کە داخرابێت بەڕووی هاوڵاتیانە و نەکرابێتەوە سەرقاڵیەوە بن کاری تیا بکەن یاخود هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن سەردان بکەن. نەخێر ئێمە بۆیە ئێستا ئیشەکانیشمان لێرەسایە بە تەواوەتی زیاد کردو دەست پێ کردووە لە بەرەوەی موسمەکە خۆی ئیتر وردەوە دەبەرەوە ساردی ڕاو وەرە و هەریەت بەڵام کەم بۆتەوە لە چاو جاران کەمە بێتەوە لە چاو جارانە هیچ شوێنێک لە هەوادا نەخراوە. پارکی هاوڵاتیانە خۆیانن ئەکراوەیە هەموو کاتە بۆیان هەیە بەس ئەوەیە ئێمەش داوا لەوانەکەین فاکوتەمیزی بپارێزن و ئاگیان لە ڕێنمایەکانی ئێمە بێ. زۆر سپاس بۆ بەڕێزی زۆر سپاس بۆ میوانی یەکەم لەم بەشی پرۆگرام بەڕێز کاک فەریدون عومەرسێن بەڕێزیان بەڕێوەبەری پارکی هەواری شار. ئەڵێ پێشەوەی من بچمە لای میوانی دووەم ئەمێ ئاماژە بۆ بکەم وەکو کاک فەریدونیش ئاماژەی پێکرد گرنگە هاوڵاتیانی خۆشەویست گەشتیاران کاتێک ڕۆکەنە سەرجەم پارکەکان بە تایبەتیش پارکی هەواری شار کە ئەبین گەشتیارێکی زۆر ڕووی تێ کات هەم بۆ کات سەربردنی خۆی بێت لەگەڵ خۆی و خێزانەکە یاخود ئەبی مەڕاست
بابەتانی کە تایبەتە بە خستنی تەواوی فیستیڤالەکان لێرە ئەنجامەدرێت بۆیە گرنگە ئێمە ڕەچاوی ئەوە بکەین پاکوخاوێنی تەواوی پارکەکە بپارێزین لەبەر ئەوەی ئێمە لە دوای خۆمان ڕەنگە خێزانێکی تر ڕووبکاتە ئەو جێگەی ئەو پارک بە پاک و خاوێنی ڕای بگرین و لە هەمان کاتە ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە ڕەنگە هەندێک خێزان لەگەڵ ڕێزمانە ڕەچاوی ئەوە نەکەن کاتێک سەردانی نێو ژینگەیەکی وا جوان ئەکەن بە پاکی ڕای بگرن بۆیە دووبارە یەکەینەوە گرنگە تەواوی پارکەکان بە جوانی و بە سەوزی بێڵینەوە و تاوەکو هەمیشە کوردستان سروشتەکەی جوان و سەوز بێ جا ئێستا پێم خۆشە بچمان لای میوانێکی ترم کابڕێزیان هەر ئەندازاری کوشتتوکاڵێن لە هەمان کاتە لێپرساوی باخچی پارکی هەواری شارن پێم خۆشە و لێپرساوی نەمامگەکانیشن بە خوشحاڵیەوە چینە لایەن خەرماخان سپاس بۆ ئامادەبوون سلااو لەبێت بە هەر لەوە دەست پێ بکەم ئەستی بەرهەمێنانی نەمامگەکانتان لە ئیسای لە چه ئاستێکایە تا چەندە بە تیمێکەوە توانیوتانە وزە بەخشانە کار بکەن لە نێو خودی پارکی هەواری شار خێر بێن سەرچاو هەواری شار نەمامگەیەکی تایبەت بە خۆمانمان هەیە لە هەواری شار ساڵانە ئینتاجێکی باشمان هەیە هەموو ساڵێ بە نزیکی 20,000 نەمام ئینتاجەکەین لە هەواری شار ئەم ئینتاجە بەکارێنینەوە بۆ ناو خودی هەواری شار کە هەر دارێکمان وشک بێ ئێمە ساڵانە زەرعکەینەوە لە وەرزی پاییزە لە وەرزی ناشتنی نەمامە هەر کاتێک باران باری دوای ئەوە هەر دارێک وشک بوو لە ناو پارکەکە ئێمە نەمامی خۆمانی بۆ زەرعکەینەوە نەک لە دەرەوەی هەواری شار پارەی پێبین یان بچین پارە سەرفکەین لەسەر نەمام کڕین نەمامی هەواری شار بەکارێنینەوە کە ئینتاجمان کردووە لە ناو نەمامگەی خۆمانە هەروەها ئەو نەمامانی کە بەرهەمێنین قوتابخانەکان و خوێندرگەکان و باخچەکانی تریش ئەتوانن سوودی لێ ببینن بەس بە کتابی فەرمی کتابەکەن و ئیهێنن بۆ ئێمە ئەو کاتە توانین هاوکاریان بکەین لەبەرەوە بەڕاستی نەمامگەی هەواری شار سوودێکی باشە بینێ لە سەوزکردنی هەموو سلێمانیە یعنی جاری وایە شوێن هەبووە عددێکی زۆر نەماممان پێشکەش کردوون ئێستا ئەمساڵ هاوکاریکی باشی باخچەکانی سلێمانی بوون لە نۆژەنکردنەوەی باخی گشتیە عددێکی باش نەماممان پێشکەش بە باخی گشتی کرد بۆ نۆژەنکردنەوەی باخی گشتی ئەوە جێگەی دەستخۆشیەکە نەمامگەی نێو پارکی هەواری شار سوودی لێ ببینرێت بۆ تەواوی شوێنە گشتەکان و هەم تەواوی ئەو جێگایانی کە پێویستە بە قوتابخانە و خوێندنگاکانیش ئەماژە بۆ بکەین لە و نەمام و گوڵانی کە هەتانە زیاتر چین زیاتر رەختێک بۆ ناو پارکی هەواری شار ئێوە سووتان لێ بینیوە کامیشە چواروەرزە بێت بتوانێت بمێنێتەوە خۆڕاگر بێ بەرگەی ساردی و گەرما بگرێت بەڵێ وەکو پێم وتی ئێمە هەدەفی ڕئیسیمان لە دروستکردنی نەمامگەیە بۆ ئەوەیە کە بەکاری بێنینەوە بۆ هەواری شار لەبەرەوە هەر ئێمە ئینتاجی نەمامێکەکەین کە بگونجێ لەگەڵ ئاو هەوای هەواری شارە یعنی وەکو شتێکە ئێستا ئەم چەند ساڵی ئەخیر خۆشبەختانە زیاتر خۆمان ناوەتە بەرهەمە خۆماڵیەکان وەکو زەیتون و تو ئەو شتانی کە زیاتر سوودی لێبینی نەک ئەوانی کە لە دەرەوەی شار ئەهات و سوودمان لێبینی ئەو لێ نابینی ئەو دارە تازانەی کە ڕۆبینیا و سەبەحبەح و ئەمانە ئێمە ئینتاج ناکەین لە نەمامگەی هەواری شار شتێک ئینتاجەکەین یەکەم شتی ئەوە بێت کە سوودی لێ ببینین بۆ هەواری شار دوای ئەوەش خەڵکی تریش بەڕاستی سوودی لێبینێ چونکە سروشتی هەواری شار سروشتی هەموو سلێمانیە کەواتە لەگەڵ هەموو سلێمانیا گونجە ئینتاجێکی باشمان هەیە نزیکی 7,000 نەماممان هەیە لە ناو نەمامگەی هەواری شارە بەڕاستی لەبەرەوە سوودیە بێ بۆ هەموو سەوزکردنی هەموو باخچەکان و بۆ هەموو سلێمانیە بەڕاستی بەڕێستان هەموو کچێک هەموو ئەندازارێکی کشت و کاڵی کە ڕۆژانە ئەبینی هاوڵاتیان و گەشتیاران ڕوئەکەنە نێو پارکی هەواری شار ئەمی تۆ چییە بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ گەشتیاران کاتێک سەردانی ئەم جێگە جوانەکەن کە پێشتیش ئەماژەم پێکە ڕووبەرێکی یەکجار سەوزایی جوان لێرە هەیە کە لە 2016ەوە دەستکاری نەکرا و نۆژەن نەکراوەوە ئێوە ساڵانە کاری تیاکەن بەس ئەم ساڵ هەندێک خزمەتگوزاری ترتان زیاتر کردووە پێمی تۆ چێ لەو ڕوانگەیە طبعا هەواری شار ماڵی هەمومانە ماڵی هەموو کەسێک هەموو تاکێکی خەڵکی سلێمانی و کوردستان و عێراق بەگشتیە بەخێر بێن سەر هیوادارین هەر کەسێک یێتە هەواری شار بە ماڵی خۆی بزانێ مناڵەکەی فێرکە چڵی دارەکان نشکێنێتەوە ئەگەر دەبێ ئاوی پێ ئاوەکەی بڕێژێ و دەبەکە بکاتە ناو تەنەکە خۆڵێکەوە نەک دانیشێ دەبەکە فڕێات و ژینگەکەش پیسکا و ئاوەکەش سوودی لێ نەبینین هەروە بەڕاستی تۆزێ پاک و تەمیزی هەواری شار بپارێزێ زۆر مشکلەمان لەگەڵ پاک و تەمیزیە لە کاتێکا ڕۆژانە لە سعات 4 بەیانیەوە هەموو ڕۆژێ پاک و تەمیزی ئێمە بەردەوام کار لە پاک و تەمیزیەکەین لەگەڵ ئەوەشە دیرەکەی بەداخەوە
بەداخەوە ناتوانێت پاک و تەمیزی شارەکە ڕاگرێ پارکی هەواری شار پارکی هەمومانە هیوادارم هەموو کەسێ هەموو تاکێ پاک و تەمیزی ڕاگرێ تۆزێکیش خزمەتی دارەکان بکەن مناڵەکانیان فێرکەن ئەوە چڵی دارەکان نشکێنێنەوە سپاس دەستەکانە خۆش بێ سەرچاو سپاس بۆ میوانی دۆمیشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز خات و محەممەد کا بەڕێزیان ئەندازاری کشتتوکاڵی و لێپرسراوی باخچی پارکی هەواری شارن و بەشی نەمامگەکانیشن بە خۆشحاڵیەوە هەردوو میوانەکەم کۆمەڵێک ڕوونکردنەوەی جوانیان بە پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست و گەشتیاران کرد کە ئەم پارکە جوانە کراوەتەوە بۆ تۆی خۆشەویستە بۆیە کاتێک تۆش سەردانی نێو پارکەکانەکەیت و پارکی هەواریش بە تایبەتی و ئێستا وەرزی پاییزی شاکە هاوڵاتیانی خۆشەویست ڕەنگە بۆ پشودانێک سەردانی نێو پارکی هەواری شار بکەن گرنگە ئەو کاتی کە تیا ئەمێننەوە زۆر بە پاک و خاوێنی ڕای بگرن و بتوانن و نەمامەکانیش کە لەو جێگەی کە تیا دانیشون بتوانن پارێزگاری لێ بکەن ئەمە تەواوی زانیاریەکان بوو کە بۆ ئێوە بۆ تای بینەرانی خۆشەویستم گواستەوە ئەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ فەرموون. زۆر سپاس سەرزا بۆ گواستنەوەی زانیاریەکان و هیوادارین هەمیشە گرنگێکی زۆر بدرێت بەم شوێنە گشتیانە لەبەروی هەمیشە هاوڵاتیان کاتێک کە سەردانی ئەم شوێنانەکەن هەم ئەتوان کاتێکی خۆشی تیا بەسەر بردن و هەم ئارامیش ببنەوە لەو شوێنانە